بيجي برخوادانا قامشنا بيجي برخوادانا كوباني بيجي برخوادانا روجافا بيجي برخوادانا روجافا داوە چییە؟ نۆرسی خەڵکی شوێی؟ لە خەڵکی کوردم ڕۆژئاوا ڕۆژئاوایی؟ بەڵێ لە پۆلیسەری نۆرسین؟ پۆلی چوار؟ بەڵێ لێرە لەدایک بووی؟ نەخێ لە هەولێر لە هەولێر لەدایک بووی؟ لە باشوور لەدایک بووی؟ بەڵێ کوردی خۆشەوە؟ زۆر ئامادەی بچیتەوە بۆ ڕۆژئاوا؟ بەڵێ دەمەند درێژ بی نۆرسی جان هەر بژین